ئەوە نازانم گەرمای خۆشەویستی یان زۆر گەرمایە. یەکێک لێتان بتۆرێ پێ دەڵێن هەڵفەرکێ؟ چی پێ دەڵێن؟ یەک دەقە ئەگەر یەکێک لێتان بتۆرێ یا عازیز بی ڕۆشت بی چی پێ دەڵێن؟ ها؟ ئەنگۆ چی پێ دەڵێن؟ بگەڕێوە؟ نا وەرەوە وەرەوە دەردی دڵ جارەکەی دەردی دڵ گرانە و بایتر چارەیکەی بایتر نەسووتێ هەردووکمان کاک و هەی وەکو دەریا شەپۆڵ دەدەم بە گریان هەراسانێ بە چوار دەورم جێژە نەخۆ چی بەزار هەر دەستگیرانم وەکو پەری لە کەناری خۆرئاوا بوو بەبێ بێزەی مەڵەوەی لە دەستم داد چوار پێشوون هاوڕۆژانەی بە یەکەوە پەڕی گوڵمان هەڵ ئاوارە ئەو ساتانەی لە لێویێ ماچی بەهاری مانەچەند نەسووتێ هەردووکمان دەکوهەی وەرە لە ماری وەرە بگەڕێوە تەک و دەستی بەخشە و بەهار لێرە بگەڕێوە
غريبي باچی دی بو یکتر نگری استایرا وشکبان وکوارزی گلاواری استاپیچی پشیمانیم انوشم دخی هاوی هورجانی بیکاوا فریق المان هل آورا هاوسادانی لنویه باچی با